کۆبەندی زانستی هۆژین کە کۆنفرانسێکە بۆ بەڕێوەبردننی زانست بۆ بڵاوکردنەوەی زانست بە زمانی کوردی و بە ئینگلیزیش بەڵام زۆرتر بە زمانی کوردی چەند لێکەوتەی زۆر ئەرێنی و گرنگی لێ دەکەوێتەوە. ئەم لێکەوتانە هەم بۆ زمانی کوردی وەکو زمانێکی پەڕاوێزخرا و کەمینەکراو بە تایبەت لە ڕۆژهەڵات زۆر گرنگە و هەم بۆ خودی زانست زۆر گرنگە. من لێرە باسی هەندێک لەو خاڵانە دەکەم. لە بواری زمانیەوە لە کۆمەڵناسی زماندا چەمکێکمان هەیە، بوارێکمان هەیە پێی دەڵێن language domain یان هەرێمی زمانی، بواری زمانی. بەو واتایە کە زمانێک پێش دەکەوێت کە بتوانێت لە هەموو یان زۆربەی بوارەکانی ژیاندا کەلکی لێوەربگیرێ. ئەگەر زمانێک لە بوارێکدا لە هەرێمێکدا کەلکی لێوەرنەگیرێ بۆ وێنە لە بازاردا یان لە زانستا یان لە پەروەردەدا، ئەو زمانە زمانێکی کەس دەمێنێتەوە، چونکە دەرفەتی پێنادرێکە بەخۆیدا بێ و خۆی زەنگینتر و دەوڵەمەندتر بکە. بۆ وێنە کاتێک لە بواری زانستا زمانێک چالاک دەبێ، ئێمە ناچارین کە وشەی زانستی بۆ دروست بکەین یان بۆی وەربگرین، ناوی شتەکان، ڕاناو، جێناو، کردار، پاشان دەربڕین و زاراوەی نوێ بۆ بوارە زانستێکە. هەروەها گوتار و ژانڕەی نوێش دێتە ئاراوە، چونکە زمانی نووسین و بڵاوکردنەوەی زانست جیاوازە لە زمانی هونەر. لەبەرەوە هەتا زیاتر لە بوارەکاندا کەلێک لە زمان وەربگیرێ، زمانی کوردی بۆ وێنە ئەو زمانە دەوڵەمەندتر دەبێت. ئەمە لە بواری جەستەی زمانەوەیە کە ئەگەر چاو لێ بکەی بۆ ئاستەکانی ستانداردای زەبوونی زمان بۆ وێنە ئەوەی ئاینەر هۆگن، ئەوە دەکەوێتە خانەی مۆدێرنیزەکردنی زمان یان پەرەپێدانی زمان. لەبەرەوە ئەمە زۆر گرینگە بوو ئەو بوارەی لە پلاندانانی زمانیدا پێ دەڵم پلاندانان یا بەرنامەدانان بۆ جەستەی زمان ببورن بۆ جەستەی زمان. پاشان ئەمە لێکەوتەی باشی دەبێ بۆ بوارێکی تری پلاندانانی زمان کە پێی دەڵین بەرنامەدانان بۆ پرستیژی زمان، بۆ بەرزکردنەوەی ئاستی زمان. چونکە ئەو زمانانەی کە لە بوارە جیاوازەکاندا بەتایبەت لە بواری زانستدا چالاکن، بەڕاستی هیچ لەوەدا نییە بە لە خۆمانی نەگۆڕین، خەڵکی تر جۆرێکی تری چاو لێ دەکات. کاتێک زمانێک خۆی لە قەرەی عەرەبی و فارسی و ئینگلیزی و فەڕەنسیدا لە کۆنفرانسێک یا کۆبەندێکی جیهانی، ئەو زمانە هەر بەو چاوە چاوی لێ دەکرێت کە ئەم زمانەش پێی دەکرێت ئەم کارانە بکە. ئێستا بەختەوەرانە لە باشووری کوردستان ئەم ئالنگاریە کەس بووێتەوە بە واتایە کە کوردی زانستی پێدەوترێتەوە، زانست گۆڤار هەیە، کتێب هەیە، بەڵام لە شوێنێکی وەکو باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، چونکە زمانەکە زمانی پەروەردە نیە، ئەوانەی کە دژی خوێندن بە زمانی دایکن زۆر جار ئەمە دێنە گۆڕێ دەڵێن چۆن دەتوانی بە کوردی بخوێنی، چۆن دەتوانن زانست، کیمیا، فیزیا، بیرکاری چۆن دەتوانن بە کوردی بخوێنن. ئەمە بۆ ئەوان بەڵگەیەکی زۆر جددیە و هەمیشە بە چاوی ئێمەیدا دەدەنەوە. کەوابوو کۆنفرانسەکەی ئێوە کۆبەندی هۆژین، زانستی هۆژین، ئەویش لە کاتێکدا کە لە زانکۆیەکی زۆر بەناوبانجی کەنەدی لە پێتەختی کەنەدا بڕیارە بەڕێوە بچێ، ئەمە بەڕاستی ئاستی زمانەکە زۆر بەرز دەکاتەوە، چونکە زمانی کۆنفرانسەکە کوردی و ئینگلیزیە. ئێستا کوردی لە پێتەختی وڵاتێکی ئینگلیزی فەڕەنسی زمان خەریکە شانبەشانی ئینگلیزی بڕیارە کەلکی لێوەربگیرە. ئەمە زۆر گرینگە بۆ پرستیژی زمان و یەکێک لەو هەنگاوە گرنگانە دەبێت کە بەڕاستی بیانوویەک ناهێڵێتەوە بۆ ئەو کە پەروەردە و خوێندن بە زمانی دایکن. هەروەها ئەم هەنگاوە دەتوانێت هەنگاوێکی زۆر گرنگیش بێ لە بواری ئەو وەرچەرخانە نوێیەی کە لە دنیادا هەیە کە پێی دەڵێن وەرچەرخانی فرەزمانی، مالتایلینگوەلیزم تەرن، بە واتایە کە ئێستا بۆ بێنە منداڵێکی ئەوروپی
لەسەری پێویستە کە سێ زمان فێر بێ واتە فێرگە ژینگەیەک دروست دەکا کە منداڵێکی کاتالۆنیایی هەم کاتالۆنی فێر دەبێ زمانی زگماکی خۆی زمانی بارسەلۆنا بۆ وێنە هەم ئیسپانیایی فێر دەبێ و هەم ئینگلیزی ئەمە زۆر گرینگە کەوابوو کوردیش ئێستا دێتەنێ ئەو بوارەوە بە تایبەت لە کاتێکدا کە بڕیارە لەو کۆنفرانسا لەگەڵ ئینگلیزی کەلکی لێوەربگیرێ ئەمە بۆ خۆی زۆر گرینگە کە زمانێکی پەراوێز خراو وەکو زمانی کوردی بە تایبەت کە لە باکوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات پەراوێز خراوە بتوانێ بەشدار بێ لە پەرەپێدانی فرە زمانی ئەو وەرچەرخانە فرە زمانیەی کە ئێستا لە دنیادا هەیە ئەمە زۆر گرینگە ئەمە لایانی زمان ئەمە لایانی زمانەکە کام دەتوانێت بۆ ئاستی زمان لێکەوتەی ئەرێنی و گرنگی هەبێ هەم دەتوانێت بۆ پەرەپێدانی زمانەکە لە بواری فۆرمەوە لە بواری جەستەی زمانیەوە زۆر کاریگەری هەبێ و پەرە بە زمانی کوردی بدا لە ئاست و هەرێمێکی وەکو بوارێکی وەکو زانستە لەگەڵ ئەمەدا دەتوانێت زۆر لێکەوتێ ئەرێنی هەبێ بۆ بواری زانست خۆی لە خۆیدا و بۆ کۆمەڵگەی کوردەواری بە چ واتایە بە واتایەکە بەم هۆیەوە ئەم هەنگاوە دەتوانێت کارێکی وا بکات کە زانست پەروەرانی کورد بتوانن بە زمانی خۆیان داهێنان بکەن ئێمە دەزانین لە بواری سایکۆلۆژیەوە لە بواری هۆشەچیەوە منداڵێک یالاوێک کە بتوانێت بە زمانی دایک پەروەردە بێ و پاشان بیر بکاتەوە لە بیرکاری لە فیزیا لە ئەدەب لە هەر شتێک داهێنانی زۆرتر دەبێت ئەمە بەبێ ئەملاو ئەولا لێکۆڵینەوەی زۆربەی هەرە زۆری لێکۆڵەرانی دنیای لە پشتە هیچ لەمەدانە کەسێک کە دەڵێت تۆ ئینگلیزی بزانی باشتر فێری زانست دەبی ئەمە هیچ لێکۆڵینەوەیکی زانستی لە پشت نییە ئەوانەی کە ئەمە دەبیستن ڕەنگە پیان شتێکی غەریب بێ بەڵام ڕاستەقینە ئەمەیە دەبێ منداڵ بە زمانی دایک بخوێنێ و پەروەردەبی مێشتی جادوایە هەرچەند زمانی تر فێر دەبێت زۆر پیرۆزە و زۆریش باشە بە تایبەت ئینگلیزی لە دنیای ئەمڕۆدا ئەو کارانەی کە هۆژان دەیکا جاچە بڵاوکردنەوەی گۆڤاری هۆژین بێ کە ئەگەر بەهڵە نەچوو نزیکەی 10 ساڵە هەیە پاشان گۆڤاری هۆژین بۆ منداڵان ئەمەش زۆر بەڕاستی هەنگاوێکی گرینگە چونکە کارێکی وا دەکا منداڵ هەر لە سەرەتاوە نست بیر بکاتەوە و بیر لە زانست بکاتەوە بە زمانی کوردی و پەرەی پێبدا پاشان هۆژان لەسەر سۆشڵ میدیاش میدیا کۆمەڵایەتیەکان زۆر چالاکە بە تایبەت لەسەر ئینستاگرام ئەوەی کە من بینیومە لەسەر فەیسبووکیش بەڵام بە تایبەت ئینستاگرام ئەمە هەنگاوێکی یەکجار گرینگە ئەمە خۆشەویستکردنی زانستە لە لای لە بەرچاوی لاوە کوردەکان چونکە بە زمانی خۆیانە بەڵام لە هەمان کاتیشدا بە لاوە کوردەکان بە تایبەت لاوەکانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا دەڵە کە زمانەکە ئێوەش بۆ ئەوە دەبێ باسی زانستی پێ بکرێت چونکە چ پێمان خۆش بۆ چ پێمان ناخۆش بێ منداڵێک کە لە بۆ وێنە بە فارسی پەروەردە دەکرێت هەموو ژیانی ناتوانێت بڕوا بکە کە دەتوانێت بیرکاریش بە زمانی کوردی بکە هەتا نەیکا بڕواناکە ئەمە شتێکی زۆر ئاسایە و لە هەموو وڵاتان هەیە بەڵام هۆژان توانیوێتی لەم بوارەشدا هەنگاوی زۆر بەنرخ هەڵگرێ هەروەها ئەم کارە ئەم کۆبەندەکە کراوە بە گشتی چالاکیەکانی هۆژان دەتوانێت کارێکی وا بکە کە زانست پەروەرانی کوردیش بەشدار بن لە داهێنان و بەرهەمهێنانی زانست لە ئاستێکی جیهانیدا چونکە ئەوەندی من ئاگادار بم ئەوانەی لەو بوارەدا شارەزان ئەوانەی کە ئێستا ئەم کۆنفرانسەش بەڕێوە دەبن زۆربەیان ئەگەر نەڵم هەموو 100% زۆربەیان من ئاگادارم کە ئینگلیزیش باش دەزانن زۆربەیان فارسی باش دەزانن هەندێکیان عەرەبیش دەزانن تورکی دەزانن جگەلەوەی کە زمانی زگماکی خۆشیان دەزانن ئەمە زۆر گرینگە کەوا بوو ئەگەر ڕێگان بدەن کورتی دەکەمەوە بە دووسێ ڕستە چالاکیەکانی ڕێکخراوی زانستی هۆژان چەند لایەنی زۆر ئەرێنی هەیە یەک دەستکەوتی زمانی
زمانەکە دەوڵەمەندتر دەبێت چونکە لە بوارێکی نوێدا کاری پێ دەکرێت و ئاستەکەی بەم شێوەیە بەرز دەبێتەوە کە بەشێکە لە بەرنامەدانانی پرستیژی زمانی بەرزکردنەوەی ئاستی زمانی. هەروەها بەم جۆرە کوردیش دەبێتە بەشدارێکی چالاک لە ئەو وەرچەرخانەی کە باسم کردواتە وەرچارخانی فرەزمانی لە ئاستی جیهاندا. لە بواری زانستیشەوە لێکەوتەی زۆر ئەرێنی دەبێ بە واتایەکە یارمەتی دەدا بۆی کە زانست پەرەی پێ بدرێت نێو کوردی ئاخێوەراندا و هان دەدا بۆ ئەوەکە زانست پەروەرانی کورد بتوانن چالاکانەتر بەشدار بن لە بەرهەمهێنانی زانست لە ئاستی جیهانیدا و ئەوانش بڵێن کە ئێمەش لە هەموو بوارێکدا لێهاتوویمان هەیە و دەتوانین هاوڵاتی جیهانی چالاک و داهێنەر و بە بەرهەم بین.